کاتتان باش ئازیزان و خۆشەویستان زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆ سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. پێنجمین ڕۆژی شەڕ لە نێوان ئێران و ئیسرائیل، هۆشداری دۆناڵد ترامپ بۆ چۆڵکردنی تاران، نووسینی درشت دەست بە کۆماری ئیسلامی لە تاران، سەرهەڵدانی بەندکراوانی زیندانی کرماشان و گیان لە دەستدانی نۆکەس، جێگیرکردنی هێزە ئەمنیەتیەکان لە نزیک زیندانەکانی سەقز و مەهاباد، و پشکنینی شارۆمەندان لە سوپای پاسدارانەوە لە مەهاباد. پێنجمین ڕۆژی شەڕ لە نێوان ئێران و ئیسرائیل، شەوی دووشەممە و بەیانی ڕۆژی سێشەممە 25 و 26 جۆزەردان. فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل بۆ پەنجەمین ڕۆژی بەردەوام بنکەکانی سوپای پاسداران و ساختمانی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامیان کردە ئامانج و لە ئامانجی هێرشەکانی ڕۆژی ڕابردوودا چەندین کەس کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتەکان فڕۆکەکانی ئیسرائیل هاوکات لەگەڵ بوردمانی بنکەکانی سوپای پاسداران لە تاران، مەشهەد، شیراز، کرماشان، ئەهواز، شوش، دسفول، شابات، بەندەرەباز، ساوە، تەورێز، قشم، شنۆ، سنا، مەریوان و عەسەلویە سایتی ئەتۆمی نەتەنز و پارچینیان بۆ جارێکی دیکە کردە ئامانج و لە تاران ساختمانی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامیان وردومان کراوە. لە ئەنجامی ئەو بردومانەدا 5 کەس کوژراون و ژمارەیەک بریندار بوون. لەلایەکی دیکەوە کارخانەی کیمیادار و شرکەتی مەپنا بە چڕی بردومان کراوە و ساختمانی زانکۆی زانیاری ئینتزامی خاپور کراوە. لە ئەنجامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر تاران، مەعسومە عەزیمی، تارا حاجی میری تەمەن 8 ساڵ، حەدیث فەخاری و کچەکەی مەرزیە عەسکەری، سەردار ڕەزایی و 5 پاسدار لە خومین کوژراون. جێگەی ئاماژەیە کە هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە کوژرانی سەردار تەنگسیری فەرماندەی هێزی دەریاوانی سوپای پاسداران دەکەن، بەڵام هێشتا پشت ڕاست نەکراوەتەوە. هۆشداری دۆناڵد ترامپ بۆ چۆڵکردنی تاران. بەیانی سێشەممە 26 جۆزەردان دۆناڵد ترامپ بە دوای بەشداری لە کۆبوونەوەی 7 وڵاتی سەنعەتی لە کانەدا هۆشداری بە خەڵکی تاراندا وتی بە زووترین کات ئەو شارە بەجێبێڵن. بە پێی راپۆرتی میدیاکانی ئەمریکا 7 وڵاتی سەنعەتی داوان لە ترامپ کردووە بەیاننامەی کەمکردنەوەی گرژیەکانی نێوان ئێران و ئیسرائیل واژۆ بکات، بەڵام سەرۆک کۆماری ئەمریکا لە واژۆکردنی ئەو بەیاننامەیەدا خۆی بواردووە و بە پەلە گەڕاوەتەوە کۆشکی سپی. دۆناڵد ترامپ پاشگەڕانەوە هۆشداری بە خەڵکی تاراندا بە زووترین کات ئەو شارە چۆڵ بکەن. ڕۆژی ڕابردووش باڵێۆزخانەکانی رووسیا، ئاڵمان و سوئیس کاروبارەکانیان ڕاگرت و بە شارەمەندەکانیان وت بە زووترین کات ئێران بەجێبێڵن. نووسینی دروشت دژ بە کۆماری ئیسلامی لە تاران. بە پێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، گەنجانی ئازادی خوازی تاران دیواری شارەکانیان بە دروشمەکانی دژ بە حکوومەت نەخشاندووە و خوازیاری سەرهەڵدانی خەڵک دژ بە کۆماری ئیسلامی بوون. بەشداربووانی و چالاکیە داوایان لە جەماوەر کرد بۆ ڕێگریکردن لە وێرانی ئێران، خامنەی و ڕژیمەکەی لە گۆڕ بنین و پەیوەست بە ناڕەزایەتیەکان بن. هەروەها دانیشتوانی چەند گەڕەکی تاران بە کاتی شەو دروشمەکانی مەرگ بۆ خامنەیی، مەرگ بۆ کۆماری ئیسلامی و ژن ژیان ئازادیان بەرز کردوێتەوە. هاوکات لەگەڵ هۆشدارەکانی ترامپ و نەتەنیاهۆ بۆ چۆڵکردنی تاران، هەزاران شارۆمەند بۆ دەرەوەی شار هەڵاتون و دۆخی ئەمنی لە تاران ناجێگیرە. سەرهەڵدانی بەندکراوانی زیندانی کرماشان و گیان لە دەستانی نۆکەس. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان هاوکات لەگەڵ بوردمانی بنکەکانی سوپا لە کرماشان بەندکراوانی زیندانی دزلاوە خۆپیشاندانیان کرد، بەڵام لەلایەن سەرکوتگەرانی ڕژیمەوە درانە بەردەستڕێژی گولە و 9 کەس گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران پاش تەقینەوەی کۆگای تەقەمەنی و موشکی سوپای پاسداران لە شارۆچکەی دیزلاوە، بەندکراوانی زیندانی کرماشان دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کردووە، بەڵام گاردی ئەمنیەتی زیندان تەقیان لە بەندکراوان کردووە و لە ئەنجامی ڕووداوەدا 9 کەس گیانیان لەدەستاوە و ژمارەیەکی زۆر بریندار بوون.
بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی بەندکراوان لە بەردەم زیندانی دزلاوە کۆبوونەتەوە و ڕێگەیان نەداوە کەس لە زیندان نزیک بێتەوە. جێگیرکردنی هێزە ئەمنیەتیەکان لە نزیک زیندانەکانی سەقز و مەهاباد. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان ڕژیمی جنایەتکاری ئیسلامی هێزە سەرکوتگەرەکانی لە دەوروبەری زیندانەکانی سەقز و مەهاباد جێگیر و کەشوهەوای ئەمنیەتی بەسەر ئەو دوو شارەدا زاڵ کرد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەرپرسانی دەوڵەتی لە سەقز و مەهاباد فەرمانیان بە کادری ئەمنیەتی زیندانەکانی ئەو دوو شارە کردووە ڕێگە لە سەرهەڵدانی بەندکراوان بگرن. لە دەرەوەی ئەو دوو بەندیخانەیەش هێزە ئینتیزامیەکان جێگیر کراون و ڕێگە لە هاتوچۆی خەڵک دەگرن. پشکنینی شارۆمەندان لەلایەن سوپای پاسداران لە مەهاباد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەتیەکانی مەهاباد لە هەموو گەڕەک و شەقامەکانی ئەو شارەدا جێگیر کراون و ئۆتۆمۆبیل و مۆبایلی خەڵک دەپشکنن. بە پێی زانیاریەکان سەرکوتگەرانی ڕژیم ڕێگە بە خەڵکی سەرشەقامەکانی مەهاباد دەگرن و مۆبایلەکانیان دەپشکنن. ئەگەر کەسێک وێنەی شەڕی ئێران و ئیسرائیلی هەڵگرت بێت دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە دەکرێت. هەروەها هاتوچەی وانەت و بارهەڵگرەکان قەدەغە کراوە و ئۆتۆمۆبیلی شارۆمەندان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بازرەسی دەکرێت. دەست بەسەرکردنی سەجاد هێمەتابادی لە مەشهەد. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان چالاکێکی مەدەنی خەڵکی مەشهەد بە ناوی سەجاد هێمەتابادی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی مەشهەد بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی سەجاد هێمەتابادی و ئەو شارۆمەندەیان پاش زەوتکردنی کەلوپەلەکانی دەست بەسەر و بۆشۆنێکی نادیار گواستۆتەوە. لە هەواڵێکی دیکەدا هێزە ئەمنیەتیەکانی قەزوین هێرشیان کردوتە سەر ماڵی خوشکی جەواد حەیدەری یان بەختکردووی شۆڕشی ژینە و هەوڵی دەست بەسەرکردنی خوشکەزاکەیان داوە، بەڵام خەڵک لە بەردەم ماڵەکەیان کۆبوونەتەوە و ڕێگەیان نەداوە ئەو گەنجە دەست بەسەرکەن. گواستنەوەی زەردەشت ئەحمەدی ڕاغب بۆ بەندی تاکە کەسی. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان زەردەشت ئەحمەدی ڕاغب لە ئەندامانی کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی زیندانی قزل حەسار بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزرا. بە پێی زانیاریەکان زەردەشت ئەحمەدی ڕاغب لە نێو بەندی گشتی زیندانی قزل حەساردا دژ بە کۆماری ئیسلامی دروشمی وتوێتەوە، بەڵام هێزە ئەمنیەکان هێرشیان کردوتە سەری و ناوبراویان بۆ بەندی تاکە کەسی گواستۆتەوە. جێگیرکردنی هێزەکانی بەسیج لە شەقام و کۆڵانەکانی ئێران. بە پێی زانیاریەکان ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی هێزەکانی بەسیجی لە هەموو شەقام و کۆڵانەکانی شارەکانی ئێراندا جێگیر کردووە. بە وتەی هاونیشتمانیان هێزەکانی بەسیج لە ترسی سەرهەڵدانی خەڵک بازگەی پشکنینیان دانەوە و هاتوچۆی خەڵک کۆنتڕۆڵ دەکەن. لە بەرامبەردا بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕایانگەیاندووە کە جێگیرکردنی هێزەکانی بەسیج بۆ دابینکردنی ئەمنیەت و ڕێگری لە چالاکی سیخۆڕەکانی ئیسرائیل بووە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواست لە ئاڵمان و بریتانیا. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواست لە ئشتوتکارتی ئاڵمان و لەندەنی بریتانیا دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەشداربوانی ئەو چالاکیانە بە بەدەستەوە گرتنی وێنەی بەندکراوانی سیاسی، خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی ئیسرائیل و ڕزگارکردنی گیانی بەندکراوانی سیاسی بوون. بەشداربوان هەروەها دژ بە بەرپرسانی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوتەوە و عەلی خامنەئی و سوپای پاسدارانیان بە بەرپرسانی سەرەکی ئەو شەڕەزانی وە خوازیاری دەستە کارکێشانەوەی عەلی خامنەئی و کۆتایی هێنان بە شەڕ. دوا هەواڵمان سەبارەتە بە ماڵاوایی دایکێکی خەباتکاری ماندووی نەناس و فیداکار دایانەخشین ناسری ڕاد. ڕۆژی دووشەممە 26 جۆزەردانی 1404 دایانەخشین ناسری ڕاد یەکێک لە سیما دیار و لە بیرنەکراوەکانی بزوتنەوەی شۆڕش گێڕانەی کوردستان و خەڵکی سنە دوای چەندین ساڵ خەبات و ڕەنج و خۆڕاگری بەجێی هێشتی. دایانەخشین هێمای ژنێک بوو کە وشەی دایکی لە بازنەی ژیان ئەولاتر بردو کردی بە ئەفسانەیەک لە بوێری و وەفاداری. ئەو نەک هەر دایکی سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران
لەوانە هاوڕێی گیانبەخت کردو ئیبراهیم محەممەدی و هەروەها هاوڕێیان خەلیل محەممەدی و شارەخ محەممەدی بوو بەڵکو دایکێک بوو بۆ هەموو ئەو هاوڕێیانەی ناو سەنگەری خەبات لە پێناو ئامانجی یەکسانی و ڕزگاریدا. لە هەموو ئەم ساڵانەدا دانەخشین سەرەڕای گوشارە قورس و بەردەوامەکانی ڕژیمی ئیسلامی هیچ کات بۆ ساتێکیش لە هەڵوێستی خۆی پاشکەس نەبووە. ئەو بە ورەی بەرز و حزوری گەرم و دەنگێکی لەسەرخۆ بەردەوام وەک پشت و پەنای هاوڕێیان و جگەر گۆشە ئارمان خوازەکانی مایەوە. ژیانی هێمایەکی ڕاستەقینە بوو لە سۆزی دایکانە لەگەڵ ئامانجە یەکسانی خواز و ڕزگاری بەخشە ئینسانیەکان. ڕوخساری لە دڵ نزیک و وتە شیرین و پڕ لە مێهرەبانیەکانی بەشێکە لەو تایبەتمەندیانە کە بۆ هەمیشە لە بیر و زەینی ئەو هاوڕیانەی کە لە نزیکەوە لەگەڵیدا ژیاون و ئیلهامیان لێوەرگرتووە زیندوو دەمێنێتەوە. لە جەرگەی سنەی سووردا و لە نێو خەڵکی خەباتکاری کوردستاندا دایانەخشین سیمایەکی ناسرا و خۆشەویست و جێگەی ڕێز بوو. ژنێک هەڵقوڵاوی ناخی خەڵکێکی کە ڕەنج و ئازارەکانی ئەوانی بە گۆشت و پێست هەست پێ کردو و بێ هیچ چاوەڕوانیەک شان بە شانیان ڕاوەستا بوو. بە لەدەستانی دایانەخشین ئێمە نەک هەر دایکێکی دڵسۆز و مێهرەبان بەڵکو بەشێک لە بیرەوەری مێژووی خۆڕاگری و فداکاریمان لەدەستە، بەڵام یاد و ڕێبازی لە هەنگاوەکانی هەر پێشمەرگەیەکی تێکۆشەری ڕێگەی ئازادیدا بە زیندوی دەمێنێتەوە. ئێمە وێڕای سەرخۆشی لە بنەماڵەی ئازیزی دایانەخشین ناسری ڕاد بە تایبەتی هاوڕێ خەلیل محەممەدی یەکێک لە کادرەکانی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە خۆمان لەم غەمە گەورەیەدا بە هاوبەشتەسانی. یاد و ناوی دایانەخشین بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێبوار. بەڵازان گەشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایت.